كشتماتا تقريبا دو روجا كيلو 150 200 نيار تسري بس بلان بروانك تماتر بوشي قال دا بازين نفس كل هستان نابي چەند ڕۆژێکە لە گەڵ قەدەغکردنی هاوردەی تەماتەی ئێرانی بۆ عێراق نرخی تەماتە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ڕووی لە بەرزبوونەوە کردووە. ئێستا من لە گومرگی سەوزە و میوەی سۆرانم و دیارە ئەم دوو بۆ سێ ڕۆژە نرخی تەماتە نزیکەی 200 دینار بەرز بۆتەوە. ئەم تەماتەی کە ئێستا لێرە لە بازاڕدا هەیە ئەمە تەماتەی سامەڕەی پێوترێت بەرهەمی ناوخۆیە. هۆکاری ئەوەی کە نرخی تەماتەش بەرز بۆتەوە ئەوەیە کە تەماتەی ئێرانی قەدەغە کراوە کە داخڵ بێت. جا کاک سامان لێرە فرۆشیارە با گفتوگۆ لەگەڵ ئەوە بکەین. کاک سامان سڵاوتان لێبێ. جیاوازی نرخی تەماتە پێشتر کە تەماتەی ئێرانی هات نرخی چەند بووە، ئێستا ئەم تەماتەی سامەڕەیە نرخی چەندە لە بازار؟ جیاوازی نرخی تەماتەی ئێرانی و بەراورد بە نرخی تەماتەی عێراقی پێشتر کە تەماتەی ئێرانی ئازاد و لێرە کیلۆ بە 650 بە 600 بە 5 تا 700 ناژ دەفرۆشە. بەڵام بەهۆی هەمە هەنگی وەزارەتی کوشتکاری حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم ساڵانە هەمە هەنگە هەنێ لە کاتی بەربوومی خۆماڵی کە تەماتەی ئێمە وێڕا دەگان ئەوان تەماتەی ئیرانی مەمنوع دەکەن کە تەماتەی بەسڕای وێڕا دەگا حکوومەتی هەرێم دەبێت پابەند بە ڕێنمایەکانی حکوومەتی عێراق تەماتەی ئیرانی مەمنوع بکات بۆ ئەوەی ساکردنەوەی تەماتەی خۆمانە. ئێستانە کەشتەماتە تقریبا دو ڕۆژە کیلۆ 150 200 نيار تسري بس بەڵام بڕوانێک تەماتەر بەو شێوەگران گەلە دابازی نویس کە لە هەستان نابی. ینی پێشبینیەکان نرخەکەی بێتەوە خوارێ بێگومان پێشبینێک تەماتەکە سعی دادەبازیتەوە وەسە ناکەویت ئەگەر دانەبەزی زیاتر بەسەر ناکرد نرخی تەماتە. ئێمەش پێ خۆشحاڵین بۆ بڕیارە کە تەماتە ئێرانی مەمنوعەکە بۆ هۆی کەس بۆ ساڵیات فەلاح ئێمە زەرمەند نەبی ئەوانیش تەماتی بۆ ئێمە مەمنوع بکەن تەماتە ئێرانی. هەر پێشتر لە دوکان شوێن بە 1000 ڕەچێدا ئێستا لەوانی بە 1500 1000 فرۆشنەوە پێشتر لە وازەهر بە سعرا نەبوو بەس لێرە دو ڕۆژە کیلۆ 200 دینار 150 دینار وە سەرکەوتووە. هۆکاری ئەوەی کە بڵین جگەلەوەی کە تەماتە ئێرانی قەدەغ کرا و ئەوەی سامەڕە هۆکارە بۆ بەرزبوونەوەی نرخی هۆکاری جیاوازی نرخیانسیان نمونە بۆچی تەماتەی سامەرە گرانترە لەوەی ئێرانێکە کوالێتی باشترە تێچووی بەرهەمهێنانی زیاترە ئێوەکو فرۆشیار پێتان وایە چی هۆکار بێ بۆمە؟ هۆکار کە منزبەت کوالێتی تەماتەی سامەڕی خۆشتە بەس بلە هەما کاژچکە گە تەماتە زۆربی سعی دادەبەزی بە ئۆتۆماتی چەند هۆکاری زۆربوون بوو کەسە تەماتە قەدەغە کرا ئێرانی ئێوە کیلۆ 150 200 نيار وەسەکەتە بەسییان لەو سعرە زیاتر وەسە ناکەویت تەماتە بەس پێشبینێکی دابەزی هەر ناستی. ئەمە هەر کاریگەری کردو لەسەر نرخی تەماتە هەبوو یاخود شتەکانی تریش نرخان بەرز بۆتەوە؟ ناوەڵ هەر تەماتە من سامەکم برێن مەسەڵەن خیارە کودووە بیران هەروەک خۆنە یان هیچ شتێکی ئەوانە برێ کە سعریان هەستابیت فقط بیبەرش کاتیە لاان ئەو ڕۆبیانیان وەکیان چەند زیاد بۆ نرخ 150 دینارێک لەناوەکە ساری هەوەک خۆیە بە عام شتەکان ساریان مناسبە و بەرز نەبیت.